کەی ڕەوایە بمدەنە بەرگول لە یاڕاوم بنێن گەرگوتم کوردم لە کوردستانی خۆم ژینم دەوێ کورد مەگەر کوندە کە هەر وێرانە بێ هێلانەکەی نیشتیمانی ئاوەدانی جوانی ڕەنگینم دەوێ زۆر بە ئاواتم کە کوردستانەکەم بێ کێشە بێ ئاشتی خوازم کوا وڵاتی پڕڕق و قینم دەوێ کەی ڕەوایە بمدەنە بەرگول لە یاڕاوم بنێن گەرگوتم کوردم لە کوردستانی خۆم ژینم دەوێ کورد مەگەر کوندە کە هەر وێرانە بێ هێلانەکەی نیشتیمانی ئاوەدانی جوانی ڕەنگینم دەوێ زۆر بە ئاواتم کە کوردستانەکەم بێ کێشە بێ ئاشتی خوازم کوا وڵاتی پڕڕق و قینم دەوێ کەی ڕەوایە بمدەنە بەرگول لە یاڕاوم بنێن گەرگوتم کوردم لە کوردستانی خۆم ژینم دەوێ کورد مەگەر کوندە کە هەر وێرانە بێ هێلانەکەی نیشتیمانی ئاوەدانی جوانی ڕەنگینم دەوێ زۆر بە ئاواتم کە کوردستانەکەم بێ کێشە بێ ئاشتی خوازم کوا وڵاتی پڕڕق و قینم دەوێ